ئەندامێکی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئاشکرای دەکات ساڵانە لە دەرەوەی بودجابڕێک پارە بۆ پارێزگاکان یاریمی کوردستان دیاری دەکرێت و دەڵێ بە هەوڵی خۆی و هاوڕێکانی بڕی 25 میلیارد دینار لە دەرەوەی بودجا بۆ پارێزگای هەڵەبجە تەرخان کراوە بۆ جێبەجێکردنی چەند پرۆژەیەک خرج دەکرێت. ئەحمەدی حاجی ڕەشید ئەوەش دەڵێت کە توانیویانە هەڵەبجە لە ساڵی 2015 لە بودجەدا بە پارێزگا تۆمار بکەن. لە ئەم ساڵدا ئەو لەو 100 میلیارد دینارە بڕی 65 میلیارد دیناری لەگەڵ هاوڕێکان لە لیژنەی دارایی تەرخان کراوە بۆ پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە کە بڕی 25 میلیاردی بۆ هەڵەبجەیە و هەر لە بیدایەتەوە کراوە بە پرۆژە لە ڕێگەی بەشی پلانی وەزارەت پارێزگارەوە دەستخۆشیمان هەبوو بۆ پارێزگار و جێگیری پارێزگار و تەواوی ستافەکان کە یەکەم پارێزگای هەرێم بوون کە زووترین کات داخوازیەکانیان نردوو تەصدیق کرا ئێمەش لە لیژنەی مالی کۆبوونەوەی کرا و تەصدیق کرا پاشان بردمانە وەزارەتی پلان لە وەزارەتی پلان گرفتێکی بۆ دروست بوو دیسان گەڕاینەوە لەگەڵ برای بەڕێزم دکتۆر جەمال کۆچەر مانەوەمان لە کاتێکی زۆر حساسە کە کاتی دەوام نەبوو توانیمان ئەو گرفتەش هەڵ بکەین بە نردنی نامەیەک لەلایەن سەرۆکی لیژنەی دارایی بەڕێز هەیتەم جبوری بۆ وەزارەتی پلاندانان ئێستا چوونەتە قۆناغی پرۆژە و قۆناغی تاوتوێکردنی تەندەرین و ئەوەی کە پێی ئەوترێ مەراحلی تەندەرین بەڕێوەبەری پلان لە دیوانی پارێزگای هەڵەبجە ئاماژە بۆ دەکات بڕی ئەو 25 میلیارد دینارە بۆ پرۆژەکانی خزمەتگوزاری و ئاوەدانکردنەوە تەرخان دەکەن و بەشێکیشی بۆ چاکردنی مەرزی سازان دیاری کراوە. ئەو حیسەی کە بۆ هەڵەبجە دانراوە بە بڕی 25 میلیارە ئەوە خارجی موازنەوە ڕێکەوتنی بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراالیە ئەو 25 میلیارە لە ئێمە سەرەتا هاتین تەوزعاتێکمان بۆ کرد لە نێوان پرۆژەی استراتیژی لەگەڵ بەرکەوتەی هەموو سنتەری قەزا و ناحیەکان بە پێی بەرکەوتەی خۆیان تەوزیعمان کرد پاشان بەڕایۆش لەگەڵ سەرۆکی شارەوانی مدیر ناحیەکانە هاتین بە پێی ئەو پێویستیانەی کە هەیەە بە پێی ئەو بەرکەوتەی خۆیان پرۆژەکانان بۆ سێکتەری خەدەمیدانا لەگەڵ ڕێگەبان مەسەن یەکێک لەوانە لە هەڵەبجە ئەوەی کە بەلامانە زۆر گرنگە ڕێگای مەرزی سازانە. هەمیشە ئەحمەدی حاجی ڕەشید لە بەغداد وەک نوێنەری ڕاستەقینەی گشت شارەکان یاریمی کوردستان کاری کردووە و هەوڵی داوە شایستەی دارایی و پرۆژەی خزمەتگوزاری و بەدواداچوون بۆ کێشە و گرفتەکانی موچەخۆران بکات و داکۆکی لە مافەکانی خەڵکی یارێم بەبێ جیاوازی بکات. ئێستاش کاندیدی ژمارە 25 کۆمەڵی دادگەریە لە بازنەی سێ و وەک خۆی دەڵێت لە هەر شوێنێک بێت لەبەرەی خەڵک و دژی گەندەڵکاران و لە خزمەت خەڵک دەبێت بەبێ جیاوازی. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.